avoir confiance, à continuer à souscrire les Burkinabés de l'intérieur comme de la diaspora. ئیبراهیم ترورێ خۆی بە کودەتا دەسەڵاتی بورکینا فاسۆی گرتە دەست و نزیک بوو بە کودەتاش دەسەڵاتی لێوە بگیرێتەوە. پەتای کودەتا 3 ساڵە ئەفریقای گرتووەتەوە. تەنها لە 2 مانگی ڕابردوودا 2 کودەتا کرا و دەسەڵات لە سەرۆکی نەیجەر و گابۆن وەرگیرایەوە. دوێنێش هەوڵی کودەتای سەربازی لە بورکینا فاسۆ ئەنجامدرا. دەستەی سەربازی وڵاتەکە ڕایگەیاند هێزە ئەمنی و ئاوالگریەکانی وڵاتەکەی هەوڵێکی کودەتایان شکست پێێنا کە چەند ئەفسەرێک پلانیان دانابوو سەقامگیری وڵات تێک بدەن و بیخەنە دۆخێکی ئالۆز و پشێویەوە. بە گوێرەی ڕاگەیەنراوەکە سەرجەم ئەوانەی لە هەوڵەکە تێوەگلاون دەستگیر کراون چونکە نیازیان هەبوو هێرش بکەنە سەر دامەزراوەکانی وڵاتەکە. ئەم هەوڵە نزیکە لە ساڵ ڕۆژی کودەتاکەی ساڵی ڕابردووی هەمان وڵات کە ڕۆژی 30 ئەیلول کاپتن ئیبراهیم ترۆرێ بە زەبری هێز دەسەڵاتی گرتە دەست. پێشتریش لە سەرەتای ساڵی ڕابردوودا کودەتای دیکەش کرابوون. لە کودەتاکەی ساڵی ڕابردوودا حکمی سەربازی وڵاتەکە بە سەرکردایەتی فەرماندەی سەربازی پۆل هێنری لە دەسەڵات هێنرایە خوارەوە. ئەمەش لە کاتێکدا بوو تەنها 8 مانگ بوو کە هێنری بە کودەتا سەرکردەی هەڵبژێردراوی دیموکراتی وڵاتەکەی بە ناوی ڕۆچ مارک کابۆری لە سەرەتای ساڵی ڕابردوودا لە دەسەڵات دوورخست بووە. بیانووی هێزی سەربازی ئێستا ئەوەیە حکمی سەربازی پێشووی مارک لە ڕووی ئەمنیەوە لاواز بوو و نەیتوانێەوە کێشە ئەمنیەکانی وڵاتەکەی چارەسەر بکە. بەهۆی هێرشی گروپە توندڕەوەکانی قاعیدە و گروپەکانی سەر بە داعش لە ناوچەی ئەفریقا کە لە مالی دراوسیەوە دزیان کردوتە نێو وڵاتەکە زیاتر لە 2 ملیۆن خەڵک لە وڵاتەکە ئاوارە بوون و هەزاران کەسیش کوژراون. بە گوێرەی سەنتەری ئەفریقا بۆ لێکۆڵینەوە استراتیژیەکان لە سەرەتای یەکەم کودەتای ساڵی ڕابردووە ژمارەی کوژراوانی ئەو وڵاتە 3 هێندە بەراورد بە 18 مانگی پێشوو زیادیان کرد.